ئەمشەو بۆ نابرێتەوە گریانی نامرادی بایارم نەمدوێنێ من هەمیشە لە یادیم لە عیشق و لە دڵداری میراتگیری فەرهادیم پیری کردم زەمانە بە هیوای خۆشی شادی مریدی خانقای بووم ئێستاش سەرخۆشی نادیم لە زیندانی تەنهادا هەر بە هیوای ئازادیم هەر بە هیوای ئازادیم پێشکەشە بە کاکە هەوەند یاغی کاکە مالی وەفایی کاکە ئەیمەن یاغی خۆش دەری عازیزران پێشکەشە بە هاڵۆی خۆشی عشقی و تاوانیمە و مشێت و دێوانەیمە و عشقی ئەو خەدەڕێکە و ئەو زولفەڕیعانەیمە و بۆ چاوی تیرهاوێژی هەموو دەم نیشانەیمە و خوا دەزانێ تامەزرۆی ماچیە و کوڵمانەیمە و شەوانیش بە یادی تۆ مەستم لە مەیخانەیمە و بە ڕۆژیش بە خاتری تۆ هەردەم لەو کۆڵانەیمە چیم لێ دەکەی مالی ژان دینم لەو زیندانەیمە و هەوڕۆ زۆر دڵم خۆشە و هەوڕۆ زۆر دڵم خۆشە لەلای کاکەش دەریمە و معجیبی کاکەش دەری و ئەخلاقی پیاوانەیمە و ساقی لە درەنجی شەودا دەوەرە بۆم پڕکە پیاڵە ژیان خۆشی تیانە هەمووی خەون و خەیاڵە ئەو ئەم ماوەی مانجێکە یارم لێم بێ هەواڵە دەرمانی یاموو دەردێک بە تەنیا بادەی تاڵە ساقی ئامان بۆم تێکە خەم لە دڵم ڕاماڵە کێ وەکو من بەدبەختە لە ژیانی عەوداڵە بۆم تێکە لەو شەرابەی وەک چاوی یارم تاڵە بەبێ کەسی دەناڵم ئەو ئەساڵە های ساڵە بەبێ کەسی دەناڵم باوە ساڵە های ساڵە خۆشیم لە ژیان نەدیوە ئەو ئەساڵە های ساڵە بێ بەڵا بێ هەڵۆ بێ بەڵا بێ هەڵۆ باندەی لە خزمەتدایە ڕێز و حرمەتت هەیە سوێن دەخۆم ئەو خودایە بۆ تۆیە با بڕوە هی نامەن شیلان مەشکەی دەژێنێ شادان دەچێتەکانی شیرین سوویتە بەربێنێ شانە سوویتە بەرنانی شەو بۆ ئەستە لە خەوێ تای تێکە لە سادانی ئەگەر مەحمداخایە دێمە لای بە سەفانی ئەف ساڵی خزمەت دەکەم بە شوانی و بە گاوانی تیمکەم قەولم ناداتێ ئەو شەو کە بچمە شوانی هەتا بەری بەیانیان ماچکەم سەری کوڵمانی دەچمە شاری ئەو لێرێ چیم ئەبێ لە جیفانی بۆی دێنم خەنە و ئەسما لەگەڵ کل و کلدانی باز نەو خەنا و کەومۆری لەگەڵ مۆری و مەرجانی با عەسران لە بەریکە ساوین پێی بێتەکانی بۆ دکتۆر ساوینی لە بۆی دەڵێم گۆرانی بەندی ئەش دەرزراریە لایلەکەی دوعای
بڕۆ بڕۆ بێوەفا ئیتر دەرچۆ لە ژیانم هەد ناڵێم خۆشم دەوێ ئاشتیا بێتە ژیانم لە تەمەنای عومرم لە یەک شت پەشیمانم ئاویش ناسینی تۆ بوو بەس خەمی پێ نەسانم شەوان تاکو بەیانی هاوڕێ ئەستێرەکانم تاخوا ڕۆژ دەکاتەوە بۆ زەنگت چاوەڕوانم تاخوا ڕۆژ دەکاتەوە بۆ زەنگت چاوەڕوانم بۆ ڕەوەندیاخیە کەسی دەرەق هەدنایە ئەوانەی منتیقەی خۆی هەر هەمووشی ڕاونایە بۆ مالی گۆفاییە گلەی نەکەی دوایە پایەدار بێتن بەدۆ بۆ بەدۆ خەیلانی کەسی دەرەق هەدنایە بۆم بژی ئەژدەر زیران دەڵێی تۆفان و بایە پێم وابێ ئەو دووبرایە لە یەک نەبن دخوایە والله وبالله کەسیان دەرەق هەدنایە لەناو گەڕەشی ژیان خۆڕی زۆریان ڕاونایە ئەو دووبرایە یەک بگرن بە یەک ناهێن بەخوایە ئای دووبارە ماڵی دڵم هەموو خەفەت دایپۆشی لە دەستەمشی نەتاڵە تووشت بێسەد نەخۆشی ژیان ئەوەندەی خۆشە کاتێ مەست و بێهۆشی ڕۆژێک دادێ جێی دێڵی زووخاوی بێدەنۆشی باکم بە دوژمن نییە دۆستی خۆت دەتفرۆشی ئەو ڕۆ زەمانەوایە دۆستی خۆت دەتفرۆشی بێ بەڵا بێ ئەشتەر سوێن بە وەڵاو بیلایە دوو مانگە لەگەڵیتی سوێن بە وەڵاو بیلایە وەڵی سوێن دەخۆم بەوەی نێوی ئەڵایە ئەو کەسەی لە دڵیتی خۆشی دەوێ بەو خوایە ئەمنیش دوعایەک دەکەم سوێن بە وەڵاو بیلایە ئیشەڵڵا بە یەک دەبن دڵخۆش دەبن بەو خوایە ئیشەڵڵا بۆ یەک دەبن دڵخۆش بدن خودایە فوقتاني فرما بلد أعلى تعليق سەردەمێکە ڕۆیشتووی لەبەر چاوانم وونی پێم بڵێ بۆ ڕۆیشتووی مالیک چی بوو تاوانی لەو کاتەوەی ڕۆیشتووی خەملایتی بە میوانی توخوا دەبگەڕێەوە مالیک بێ تۆ ناتوانی بەڵام تۆ بێوەفا بووی قەدری ئەوت نەزانی شود بە کەسێ کردووە لە دڵداریش نازانی هاتۆ عاشقی ئەو نەبووی عاشقی پار و سامانی بەڵام وەڵا هەژاری بەشیمەیە لە ژیانی زۆر سوپاس بۆ خوای گەورە سوپاس بۆ چاکەکانی من ئیاوە خوڵقادوە شکرم بە بەشەکانی ئەمن سی دەنگم هەیە سوێن دەخۆم بە قورعانی ئەو ئەشکاری خودایە خودا وای بە مندایە دەبێ ئەمن شکر بم زۆر شکرم تخوایە بێ بەڵا بێ ئەیمەن گلەی نەکەی دوایە کوڕی حاجی زراریە لە یەک نەبن خودایە بۆ پەیوەند یاخیە باگلەی نەکات وایە ايه والله بهرون بوكا كروسة